مظلوم دعای قبوڵە بەڵام خۆت زاڵم مەبە خۆت زوڵم مەکە با خوای پەروەردگار دوعاکە گیراکە بۆ خوای گەورە سەرت خات خوای گەورە سەرت خات خوای گەورە سەرت خات خوای گەورە سەرت خات باسی ئەومان کرد کەوا زوڵم لە هەر شوێنێک هەبێت ئللا خوای پەروەردگار ئەو زوڵمە ناهێڵێت کەسی مەزلوم سەردەخات بەڵام لەوانەیە پرسیارێک لە مێشکی زۆر بماندا دروست ببێ ئەویش ئەوەیە ئەی بۆ نابینین مەزلومەکان خوای گەورە سەریان خات یان زۆر بەکەمی سەردەخرێن ئللا کەسانی زاڵم باڵا دەستن حەقی مەزلوم کەم دەسێندرێ لە وەڵامی ئەوەدا براکانم بە سێ خاڵ یەکەمیان کە بینیمان لە شوێنێک زوڵم هەیە و کەسانێکن زوڵمیان لێ دەکرێت و سەریش ناکەون سێ هۆکاری هەیە یان ئەوە تا خوای گەورە ویستی لەسەرە جارێ ئەم زوڵمە بمێنێتەوە بەشکم زاڵمەکە تەوبە بکات یان مۆڵەتی داوە خوای پەروەردگار بۆی زۆرترین زوڵم کات زۆرترین سزا وەربگرێ کەسی زاڵم لە قیامەتدا وهروە کەسانی مەزلومیش تاقی بکاتەوە لەبەرەوەی پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی السەڵاتو وەسەلام إن الله ليملي للظالم خوای گەورە مۆڵەت دەدا بە کەسانی زاڵم دەست بەجێ سزا نادا مۆڵەتیان دەدا لەوانە مۆڵەتەکە ساڵێک 2 ساڵ 10 ساڵ 50 ساڵ بێ بەڵام ئیذا ئاخەذەهو لەم یفلتو هەر ئەوەندە کە خوای گەورە مۆڵەتەکەی تەواو بوو زاڵمەکەی گرت هیچ نەجاتبوون و ڕزگاربوونێکی نییە کەسی زاڵم هۆکاری دووەم زۆر جار مەزلوم سەر ناکەوێ خەتاکە لە مەزلومدایە لەبەرچی لەبەرەوەی حەقی خۆی وەرگرتوتەوە لە زاڵم بە ڕێگایەکی ناشەرعی لە ئەثەرێکدا هاتووە ڕەباح دەڵێ لای عومەری کوڕی عەبدولعەزیز دانیشتە بووم دەڵێ باسی کەسێکی زاڵمیان کرد دەڵێ منیش کەوتمە سەر ئەو کەسە بە جنێودان جنێوم پێدا سوکایەتیم پێ کرد چونکە زۆرم ڕق لێ بوو کەسێکی زۆر زاڵم بوو دەڵێ عومەری کوڕی عەبدولعەزیز پێوتم مەهلەن یا ڕەباح پەلەمەکە ئەی ڕەباح ڕاوەستە لەبەر ئەوەی زۆر کەس هەیە زوڵم دەکا لە کەسێک کابرای ستەم لێکراو ئەوەندە جنێو دەدا بە زاڵم ئەوەندە کاری نەشایی بەرامبەر دەکا لە ڕێگەیەکەوە ئەوەندە فێڵی لێ دەکا لە ڕێگەیەکەوە ئەوەندە زوڵمەکەی لە زاڵمەکە دەکاتەوە حتا یەستەوفیە حەقە مافی خۆی هەموو وەرگرتوتەوە خوای گەورە هەر بە مەزلومی دەیهێڵێتەوە بۆ خۆی مافی خۆی وەرگرتوتەوە بەڵام بە ڕێگایشی ناشەرعی نەک هەر ئەوەندە زۆر جار وای لێدەی کابرای مەزلوم قەرزدار دەبێتەوە بەردەوام لەگەڵ زاڵمەکە تاوان دەکا بەرامبەری تاوان دەکا کابرای زاڵم ئەو جارە بۆتە مەزلوم بۆیە کابرای مەزلوم قەت سەر ناکەوێت هۆکاری سێم ئەوەیە کە مەزلوم سەر نەکەوت لەوانەیە بۆ خۆشی زاڵم بێ کابرای مەزلوم لە ڕێگایەکەوە لەبەرەوەی زاڵم قەت سەر ناکەوێت لەولاوەک فڵانکە زوڵمی لێ کردووە بەڵام ئەویش زوڵمی لە دەیان کەسی کە کردووە خوای گەورە سەرت ناخە بە هەرچەندە مەزلوم بیت خۆت زاڵمی ئیمامی مەقریزی ڕەحمەتی خوای لەبێ کابراشی مێژونووسە دەڵێ کە ساڵی 800ەکانی هیجری ژیاوە دەڵێ لە شام بووم لای کەسێکی عالم و دانا دانیشت بووم دەڵێ خەڵکانێکی زۆر دەهات گلەییان دەکرد دەیانوت باشە بۆ ئەو هەموو مەزلومە لەو شارەدا هەیە خوای گەورە سەریان ناخە لەبەرەوەی حکومەتی ئەو کات دەسەڵاتداری ئەو کات زەڕیبەیەکی زۆری خست بۆ سەر خەڵکی کابرا خاوەنی ماڵی خۆی با دەبووە زەڕیبەی دابە بێوەژنی سەدان بێوەژن کەوتوتە سەر جادە لەبەرەوەی خانی خۆی بۆ پارەی پێ نەدراوە ئەوەندە زوڵمی لێکراوە لەم خەڵکە دەڵێ وتیان ئەمە چەند ساڵە 3 ساڵە 4 ساڵە 5 ساڵە ئەم خەڵکە هەر زوڵمی لێ دەکرێ پێغەمبەری خوش لەولاوە فەرموویەتی عەلەیهی السەڵاتو وەسەلام هەر مەزلومێک دوعا بکە ئیلا خوای گەورە دوعاکەی قبوڵ دەکا بۆ دوعای ئەوانە قبوڵ نابێت دەڵێ کابرای عالم و دانا جوابی دایەوە ئێم خەڵکە وتی لەبەر ئەوە سەبەب ذلك أن كل أحد في هذا الزمان لەبەرەوەی هەر یەکێک لە ئێمە لەو سەردەمەدا صار موصوفا بأنه ظالم هەر یەکێک لە ئێمە لەو سەردەمەدا بۆتە زاڵمێک بۆ خۆی زاڵمێکە لە نەفسی خۆیدا زاڵمێکە بۆ دەوروبەری ئەوەندە زوڵم زۆر بۆ لە چینی سەرەوە و لە چینی خوارەوە حتى كأنه لم يبقى مظلوم في الحقيقة
هەتا وای لێ هاتووە هیچ مەزلومێک نەماوە هەمووی بۆتە زاڵم مەزلوم نەماوە خوا چێ سەرخا خوای گەورە چێ سەرخا هەمووی زاڵمە و ئەوەشی کە زوڵم ناکات ئەو ئیمامە بەرزە دەفەرمێ ولا نجد أحدا لا يترك الظلم إلا لعجزه عنه ئەوەشی کە زوڵم ناکات لە پیاوەتی خۆی نە کە زوڵم ناکات لە چاچی خۆی نە کە زوڵم ناکات دەستی ناڕوا بۆیە زوڵم ناکات بۆی ناچێتە سەر بۆیە زوڵم ناکات فإن قدر عليه ئەگەر ڕۆژێک هات و توانای هەبوو ئەویش زاڵم دەبێت ئەویش زوڵم دەکات کەواتە ئێمە کە بە خۆمان دەڵێن مەزلوم فڵان گەلە مەزلومە فڵان شارە مەزلومە دەبێت سەبەب هەبێ ئەو مەزلومە بۆ سەر ناکەوێت خەلەلەکە لە زۆر جار لە مەزلومەکەدایە خەلەلەکە لە مەزلومەکەدا خۆی ئەو مەزلومە لە چەندین ڕێگەی ترەوە زوڵم دەکات چیلۆ تەماتێکت بۆ بکێشێ خیانەتی تێدا دەکات سیارێکت پێ بفرۆشێ بە ناڕاستی پێ دەفرۆشێ ئیلا ئاخیری پێدا بڕۆ عیادەکەی بە زوڵمەوە ئیلا هەست بە زوڵم دەکەی زوڵمت لێ دەکرێ یعنی هەموو چینەکانی گرتوتەوە بۆیە کەسی مەزلوم زۆر کەم بووە هەمووی بۆتە زاڵم خوای گەورەش دەفەرمێ ونولي كذلك نولي بعض الظالمين بعضا خوای گەورە چێ دەکاتە دەسەڵاتدار بەسەر چێ بەسەر زاڵمان زاڵم بەسەر زاڵمدا دەبێتە دەسەڵاتدار قەت یاسای خوا نابێ نافەرمێ نولي الظالمين على المظلومين خوا زاڵمان ناکاتە سەردار و دەسەڵاتدار بەسەر کەسانی مەزلومەوە ئەوانی زاڵمن بۆیە ئەو زاڵمیان بۆ هاتووە بۆیە دەبێ کەسانی مەزلوم بە خۆیان دابچنەوە خەلەل لە خۆماندا نەبێ کاتێک کە زوڵمان لێ دەکرێت والله کە خەلەل لە تۆدا نەبوو دوعا بکەی والله خوای گەورە دوعاکەت قبول دەکات والله خوای گەورە سەرت دەخا چونکە خوای گەورە یەکێک لە ناوە پیرۆزەکانی المنتقم تۆڵە سێنەرە خوای گەورە عادلە لێ ناگەڕێ بەندەکانی زوڵم لە یەکتر بکەن و خوای پەروەردگاریش هیچ دەسەڵاتێکی نەبێ نا حاشا الله سبحانه وتعالى دێتە جواب لەسەر مەزلوم دێتە جواب لەسەر مەزلوم بەڵام کابرا بەڕاست مەزلوم بێ و لەگەڵ خوای گەورە ڕاست بێت نە کابرا مەزلومە زوڵمی لێ دەکرێت دەچێ حیجاب دەسووتێنێ جنێو بەخوا دەدا ئێ خۆت زاڵمی زوڵمی لێ دەکرێت بۆ خۆش دەچێ هەزار فێڵ و فرتە دەکا هەزار بەرتیل دەکا دامەزرێ پۆستەکی کەم وەربگرێ خیانەتی لێ دەکا ئیشەکەی خۆی بە خیانەتەوە دەکا ئێخوا سەرت ناخا خوا عادلت بۆ نانێرێ